نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. برا مسلمان كانم لزنجير باسكاني باشترين سرمشق أمرو إن شاء الله باسی قسەکردنی پێغەمبەر ئەکەین صلى الله عليه وسلم. كلام النبي، شێوازی قسەکردنی پێغەمبەر و حرەکاتەکانی جوڵەکانی لە کاتی قسەکردنە. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم کەمدوو بووە، واتە قسەی کەم کردووە، چونکە قسەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم وحی بووە، لە خۆیەوە نەیتوانیوە قسە بکە ئللا حاڵاتی پێویست نەبێ. عەبدوڵڵای کوڕی ئەبی ئەوفا بۆمان ئەگەڕێتەوە ڕزای خوای لێبێ، فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يكثر الذكر. پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر ذکری ئەکرد، ويقل اللغو وكم لغو يكرد. يكثر الذكر ويقل اللغو. لغو عكسي ذكره، يعني قسەی پوچەڵ. پێغەمبەر صلى الله عليه وسلم ناوی خوای زۆر ئەهێنا، ذکری زۆر کرد، بەڵام قسەی پوچەڵ، قسەی زیادەی زۆر کەمە کرد، يعني قسەی بێذکر. ويطيل الصلاة. عادەتی وابوو پێغەمبەر صلى الله عليه وسلم نوێژی درێژە کردەوە، بە تایبەت ئەو نوێژانەی کە تایبەت بە خۆی بوو، نوێژە سونەتەکان کە خۆی بە تەنیایی کرد درێژە کردەوە. ويقصر الخطبة. پێغەمبەر صلى الله عليه وسلم وتارەکانی کورت بووە، چونکە مەقسەدی سەرەکی لە وتارەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم گەیاندنی دین بووە، و بۆ ئەوەی ئەصحابە لەبەریان بێ، لەبەر ئەوەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم حتا بکرایە وتارەکانی بە شێوەیەک ئەبوو کە بتوانرێ لەبەر بکرێ. ولا يأنف أن يمشي مع الأرمل والمسكين فيقضي له الحاجة. پێغەمبەر صلى الله عليه وسلم خۆی بە گەورە نەئەزانی کە لەگەڵ بێوەژنە، لەگەڵ پیرێژنە، لەگەڵ مناڵە، لەگەڵ فەقیرە، لەگەڵ هەژارە ڕێ بکە و بڕوا ئیشەکانی بۆ جێبەجێ بکە، احتیاجەکانی بۆ جێبەجێ بکە. یعنی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو پەڕی خۆ بە کەمزانین و متەواضع بووە. ئەم حەدیثە ئیمامی نەسائی بۆمان ئەگەڕێتەوە ژمارە 1414 و ئەفەرمن زانایان حەدیثەکە صحیحە. ئیمامی مسلم بۆمان ئەگەڕێتەوە لە عوروەی کوڕی زوبەیرەوە ئەفەرمێ جا عائشەیش فەرمووی إنما كان النبي صلى الله عليه وسلم يحدث حديثا لو عده العاد لأحصاه. پێغەمبەر صلى الله عليه وسلم کاتێ فەرمایشتی ئەفەرموو ئەگەر کەسێ بیویستایە بیژمێرێ، يعني وشەکان پێغەمبەر صلى الله عليه وسلم بژمێرێ، ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ، ئەیتوانی بیژمێرێ. يعني ئەوەنە مەسەلەن وشەکان واضح بووە، و ئەوەنە لەسەرخۆ بووە، و ئەوەنەش کەم بووە، ئللا لە کات پێویستانە بێ زۆربەی جار کەم بووە. ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە ئەفەرمێ کە ئەفەرمێ حەدیثەکە حەسەن صحیحیشە، ئەفەرمێ لە دایکی ئیمانداران عایشە خوای لێ ڕازی بێ لە ئەوەی گەڕێتەوە، فەرمێ ما كان رسول الله صلى الله عليه وسلم يسرد سردكم هذا
ولكنه كان يتكلم بكلام يبينه فصل يحفظه من جلس إليه. پێغەمبەر صلى الله عليه وسلم وەکو ئێوە قسەی ناکرد قسە لەسەر قسە، يعني قسە لەسەر قسە و درێژەی پێ بدا. پێغەمبەر صلى الله عليه وسلم وا قسەی ناکرد، بەڵکو قسەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەموو کەسێک زانی ئەم قسە لە ئەم قسە جیایە، لە یەک جیایە کردەوە بە جوانی تا ڕوون بێ، هەر کەسێکیش لە خزمەتیا دابنیشتایە لەبەریە کرد، هەر کەسێک لە خزمەتیا دابنیشتایە لەبەریە کرد. أنس كري مالك أفرمي لحديثك طبعا إمام بخاري تخريج كاجمارا نوتو بينج أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم عن النبي صلى الله عليه وسلم أنه كان إذا تكلم بكلمة أعادها ثلاثا حتى تفهم عنه، وإذا أتى على قوم فسلم عليهم سلم عليهم ثلاثا. أي فرمو بيغمري خواه صلى الله عليه وسلم كاتي قصي بكردايا سێجار دووبارەیە کردو ئەگەر پێویست وایە، يعني قسەکە سێجار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وشەکەی دووبارە ئەکردەوە، وەکو ئیسە من مەسەلەن جاری وایە دووجار سێجار دووبارە یەکەمەوە، ئەگەر هەست کەم مەسەلەن پێویستەکە دووبارە یەکەمەوە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بچوایە بۆ لای قەومێک زۆر بوایەن سێجار سەلامیە کرد. زانایان ئەفەرمن لە سەرەتاوە سەلامیە کرد، لە ناوڕاستیش مەجلیسەکەش سەلامێکی ترێ کرد، لە ئاخیری مەجلیسەکەش سەلامێکی ترێ کرد، یعنی سێجار بۆ ئەوەی هەموو کەسێ بیبیسێ، دوای گلەی نەکا بڵێ ئێمە جاری وا هەیە سەلامەکەین سەلامەکانمان دەنگمان بەرز نییە بەرامبەر نایبیسێ، یا لە سەرەتای مەجلیسەکەەوە سەلامەکەین لە کۆتاییە وەڵام نادرێتەوە وازانین شتێکەیە وەڵام نادنەوە، بەڵام نازانین ئەوان نیان بیستۆ گویان لێ نەبووە. جا گرنگە حتا ئەو سنەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێستا جێبەجێ بکرێ. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک پارچە ئاڵتوونی بۆ هاتبوو، هەندێک پۆشاکی بۆ هاتبوو، وەکو ئیمامی بوخاری لە ژمارە 3137 ئەیگەڕێتەوە بۆمان، تەوزیعی کرد بەسەر کۆمەڵێک لە ئەسحابەکانیە. یەکێک لەوانە طبعا ئەو پۆشاکە کە بۆی هاتبوو ئاڵتوونیشی پێوە بوو، یعنی چنرا بوو بە ئاڵتوون. زانایان ئەفەرمن احتیمالە ئەمە بەر لە ئەوە بێ کە ئاڵتوون حرامە پیا و بەکاری بێنێ بۆ خۆی، یان لەوانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێدایەتێ سەحابەکان دایوێ پیان بۆ ئەوەی بۆ خێزانەکانیان بیبەنەوە. یەکێ لەو ئەسحابانەی کە ناوی مەخرەمە بوو، مەخرەمەی کوڕی نەوفەل، پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی دانابوو لە بن ماڵان، یعنی هێشتا پێی نەدابوو، ئەوی شوای زانی پێغەمبەری خوا بەشی ئەوی نەداوە، لەگەڵ کوڕەکەیە کەوتنە ڕێ و تی با بچین بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە هەمویانی داوە بزانم بۆ منی دیاری نەکردووە. کاتێک چوونە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کوڕەکەی وتی بانگی کە دەرەوە، کوڕەکەی کە میسوەری نابوو وتی باوە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بانکەم بۆ لای تۆ، یعنی وەکو چۆن بڵێ چۆنە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بانکەم بۆ لای تۆ. ئەمیش فەرمووی دێت، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو جۆرە کەسانە نییە کە بانگێکەی نێت، دێتە دەرەوە با عەزێر یاوەکو بڵێ عاجزی نەکەین، بێتاقەتی نەکەینەوە لە ماڵەوەیە ئیشی خۆی هەیە، لە دەرەوە قسەیەکی لەگەڵاکەین و ئیتر ئەڕۆین. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر دەنگی بیست، دەنگی بەرز بوو، ئەم پیاوە زانی ئەوە یەکسەر لەگەڵ خۆیان پۆشاکەکەی بۆ هێنا، کراسەکەی بۆ هێنایە دەرەوە بۆ ئەوەی دڵی خۆشکە. پێش ئەوەی بگا پێی دوو سێ جار دووبارەی کردو، فەرمووی یا ئەبا المسوەر خبأت لك هذا، يا أبا المسور خبأت لك هذا. پێشەوەی ئەو قسە بکا و گلەی بکا بڵێ بۆ بەشی منت داناناوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی باوکی مسوەر ئەمەم بۆ تۆ هەڵگرتووە، باوکی مسوەر ئەمەم بۆ تۆ هەڵگرتووە. یعنی دوو جار پێغەمبەر صلی الله عليه وسلم دووبارەی کردەوە. مەبەستمان ئەوەیە کە
لەم حەدیثە کە ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جاری وا بوو قسەی دووبارە و سێبارە کردوتەوە بە پێی پێویست و لە کات قسەکردنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوێنی ئەخوارد بەس کە سوێنی ئەخوارد بە خوای تەعالی سوێنی ئەخوارد بە غەیری خوا سوێنی نەئەخوارد وەکو عبدالله کوڕی مەسعود ئەفەرمێ كثيرا ما كان النبي صلى الله عليه وسلم يحلف لا ومقلب القلوب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار سوێنی بخواردایە ئەی فەرموو لا نەخێر بەو زاتەی کە دڵەکان بەدەستی ئەوە هەڵیگێڕێتەوە يعني مبسي خواي پروردگار يا جاري وهبوا في غمري صلى الله عليه وسلم يفرموا والذي نفسي بيده بوزاتيك نفسي مني بدسا واسيون يا اخوات كالله يا جاري وهبوا اي فرموا والذي نفس محمد بيده يتربوا شوازانا في غمري صلى الله عليه وسلم سيون يا اخوات طبعا لكات بيويستا وتنزانن سيون خواردن لخوراي نهی لە ئێمەش کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر پێویست نەبێ سوێن نەخۆین بەس ئەگەر پێویست بێ بویان بۆ تەئکیدکردنی شتێک بێ دروستە ئینسان سوێن بخوا لە حەدیثێکە کە ئیمامی ئەبوو داود ئەیگێڕێتەوە ژمارە 1431 و حەدیثەکە صحیحە ئەوەمان بۆ دەرەخا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی قسەکردنە جاری وا هەبووە بە دەستیش ئیشارەتی کردووە ابن عمر أفرمي أن رجلا من أهل البادية سأل النبي صلى الله عليه وسلم عن صلاة الليل كابرايك خلقي دهات بيابان نشينا كان برسياري لبيغمرك صلى الله عليه وسلم لباري شونيوجية يعني شونيوجي شون بكا بيغمر صلى الله عليه وسلم فرمي مثنى فرمي دو آوا بدسي إشارتي كرت بدسي مباركي فرمي دو أمجا فرموي والوتر ركعة من آخر الليل فرموي ونجي وترش يك ركعة لكوتاي شوا أي كي يعني بيغمر صلى الله عليه وسلم جاري واهب ولا قلق سكانيا إشارتي شكردوا بدستي ببنجي حسب بيويستي قسكا روداوي جريجتان لبيرة أموتان كجريج بيابك بو لبني إسرائيل زور عابد بو زور خواناز بو ئەم پیاوە شوێنێکی بۆ خۆی دیاری کردبوو لە قەومەکەی دوور کەوتبووەوە کە عادەتی پیاوچاکانی مەسیحیەکان کاتی خۆی ئاوا بووە ڕۆیشتون لەو شوێنە بە تەنیا عیبادەتیان کردووە تێکەڵی خەڵکیان نەکردووە ئیتر ئەم پیاوە بەڕێزە کە پیاوێکی زۆر ئیماندار بووە دایکی دێ سەری لێدا لە کاتێکە ئەو خەریکی نوێشکردنە دێ سەری لێدا ئەو نوێژەکە بانگێکە ئەڵێ جوورەی دووسێ جار دیارە جوورەیج مەشغوڵی نوێشکردن ئەبێ لەو کاتە ئەڵێ خوایە نازانم وەڵامی دایکم بەمەوە یا خەریکی نوێشکردن بم دایکی دووبارە ئەڵێ جوورەیج من دایکتم ئیتر ئەڵێ نوێژەکە هەڵەبژێرێ وەڵامی دایکی نادات یعنی نوێژەکە نابڕێ بە بەیانیە طبعا دایکی دێتەوە بۆ لای هەم سبحان الله لە کاتێ دێتەوە نوێژەکە ئەڵێ خوایە نازانم وەڵامی دایکم بەمەوە یان نوێژەکە لە ئەخیرا نوێژەکە هەڵەبژێرێ جارێکی کەش دێت سەری لێدا دایکی هەر نوێژەکە هەڵەبژێرێ وەڵامی دایکی ناداتەوە تر دایکیشی دوعای لێەکە يعني هني دعاء هي اگر چی تو مبستت صد لصد او دعاء نيا بلام خطر لكربيكي لمنال بيكي دايكي الله تو ولامي من ناديتو يعني لبروي نيجكي ولامي من ناديتو تماشاي من ناكي يا ربي خوا طبعا جريج بويا دور كوتوتو لخلق تاوكو جناحنكا تاوكو خلقي خراب نبيني ام ان شاء الله يا ربي خوا دمچاوي افرتي داوين بيست بيبشانده سبحان الله ئیتر خوای تعالی دعاکەی گیراکە ئافرەتێک لە بەنی ئیسرائیل ڕۆژێ لە ڕۆژان باسی جورەیجەکرێ و عیبادەتی جورەیج ئەڵێ من بۆتانی هی نەکەم وەکو بڵێ لە ڕێگا دەرەکەم
دووسێ جار ئەچێ بۆ لای جورەیج ئەسڵەن لای لێ ناکاتەوە کابرایەک شوان هەموو جارێ شوان ئێستا جاران لای خۆمان هەبوو ئەڵێ شەوەکەژیان نەکرد ئیتر لە کاتی شەوەکەژیە ئەچێ لە ئەشکەوتەکەی جورەیجا ئەمێنێتەوە لەوێ ئەخەوێ لە شوێنی عیبادەتەکەی دیارە ئەم ئافرەتە ئەبینێ و دووسێ جار بۆ خۆی ئەم شوانە لەگەڵ ئەو ئافرەتە کاری دایۆن پیسیەکە ئافرەتەکە دووگیانە بێ کە دووگیانە بێ دێتەوە بۆ ناو قەومەکەی پیان ئەڵێ ئێوە هەر باسی جورەیجتانە کرد و پیاوچاکی جورەیج دەفەرموو ئەوە تاوە جورەیجەکەتان ئەوە تا منی حامیلە کرد منی دووگیان کرد طبعا خەڵکەکە زۆر بێتاقەتە بن و حتا ئەڵێ بە پاچەکانیان و بە داسەکانیان و بە بێڵ و هەوانی کە ئیش خەڵکی دێهات ئیشوە چیەکە چون خەریک بوو شوێنەکە کە بۆ عیبادەت داینامۆ بیڕمێنە مل سەریە مهم دەریان کردە دەرەوە بە لێدان و شوێنەکەیان ڕمان ڕۆخان دوای ئەوەی کە بناڵەکە ئەبێ و ئەمانە بە جورە جەڵێن تۆ باوکی ئەو مناڵەی ئەمیشەڵێ من ئاگام لە من نییە یعنی وەکو چۆن بڵێ ئیتر ئەوان باوەڕی پێ ناکەن ئەڵێ با بە مناڵەکە بێنن مناڵەکە هێنن کە ئیهێنن جورەیج ئەژەنێتە بە پەنجەیەوە ئەژەنێتە سکی مناڵەکە پێ ئەڵێ کێ باوکی تۆیە دووسێ جار پێ ئەژەنێ ئەڵێ کێ باوکی تۆیە مناڵە دێتە زمان سبحان الله خۆی تەعالە ناحەقی قبول ناکە مناڵەکە دێتە زمان ئەڵێ فڵان کەسی شوان باوکی بنە طبعا خەڵکەکە زۆر پەشیمانە بنەوە یعنی هەڕمێنە من لە سوقاتی جورەیجا و ئەوانە و بڕیارەدەن لە ئاڵتون شوێنەکەی بۆ دروستکەن ئەڵێ لە ئاڵتونم ناوێ خۆی چۆن بۆ هەر بەو شێوە دروستیکەنەوە جارێتر بۆی دروستەکەنەوە مەبەست لێرە لەم باسەرهاتە بۆچی عەرزم کردن ئەڵێ ئەبوو هورەیرە کاتی حەدیسەکەمان بۆ ئەگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ باسی دایکی جورەیجیە کرد ئەچووە لای دەم ئاشکەوتەکە لەگەڵ یعنی دەم ئەو شوێنەی کە شوێنی عیبادەت بوو جورەیج عیبادەتی تیا کرد ئەیوت جورەیج من دایکتم جورەیج پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا دەستی خستە بووە سەر قاژی و ئەی فەرموو ئاوا دەستی خستووە سەر قاژی و دوعای لە جورەیج کرد وتی یا ڕەبی خوای گەورە ناوچاوانی داوێن پیست پێ پیشان بدە جا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا عینەن دەستی خستە ئیرە و ئەبوو هورەیرەش کاتی حەدیسەکە ئەگێڕایەوە ئەویش هەر دەستی خستە ئەیرە مەقسەدم ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا هەبووە لەگەڵ قسەکانیا لەگەڵ فەرمایشتەکانیا ئیشارەتیشی بەدەست کردووە و هەلس لەبارەی ئەوەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان باسی قیامەتێ کرد ئەی فەرموو من و قیامەت ئاوا بە یەکەوەین یعنی چۆن ئەم پەنجەی شایەتمان لە پەنجەی ناوڕاست تۆزێ کوڵترە یعنی هەر ئەو تۆزەی ماوە ئاوا قیام من دێم دوای من قیامەتە یعنی دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری تر نایە قیامەت دێ و ئەی فەرموو جاری وا هەبووە لە حەدیثە ئەی فەرموو من و بەخێوکەری یەتیم بێباوک ئاوا بە یەکەوەین لە بەهەشتا ئیشارەتی بە پەنجەکانیان کرد و جاری وا هەبووە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نووسینیشی نەبووە بەس لەسەر زەوی بە تەخطیط یعنی بە خەتکێشان هەنێشتی ڕوو نەکردەوە ڕۆژێکیان لە ناو سەحابەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چڵەدارێکی بەدەستەوە بوو ئاوا چوارگۆشەیەکی کێشا پاشان لە ناو چوارگۆشەکەەوە خەتێکی درێژی کێشا بۆ دەرەوەی چوارگۆشەکە ئەمجا لەو بەشە خەتەی لە ناو چوارگۆشەکەەوە خەتەکەی درێژ کردەوە لەو بەشەی کە ها لە ناو چوارگۆشەکە چەند خەتێکی ئاوای دانا بەمدی و بەودیوی خەتەکە فەرمووی بەنی ئادەم زۆر عەجایبە ئەمە ئینسانە ئەمە ئاواتەکانێتی سیر کە ئاواتەکانی دائیمەن لە سنوور ئەجەلەکەی درێژترە هەر یەکێک لە ئێمە لەوانەیە ئێستا ئاواتەکانمان بۆ 100 ساڵی تر بێ
خۆشمان لەوە چێ 20 ساڵتر بژین دەیتر بژین ساڵێتر بژین دایمان ئاواتمان ئەوەیە ئەڵێن مەسان باسی چەند ساڵی ترەکەین لە کاتێک شاد خۆت و ئاواتەکە فەرمووی ئەم خەتە بچووکانش مصیبەتەکانی ئەم دنیایان کە دێتە پێشی ئینسان ئەگەر ئەمەیان نەیگرێ بیمرێنێ ئەوەی تریان نەیگرێ ئەوەی تریان نەیگرێ ئەوەی تریان نەیگرێ یعنی بەر لە ئەوەی لە خەتەکە دەرچێ لە چوارگۆشەکە دەرچێ ئەبێ بمرێ ئەجەلەکەیان لە ناو چوارگۆشەکەیە بەس ئەمەلەکە و ئاواتەکانی لە چوارگۆشەکە تێپەڕەکە لە ئەجەلی خۆی تێپەڕەکە ئەم حەدیثە ئیمامی بوخاری گێڕێتە ژمارە 6417 جاری وها بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان زۆر جار ئەصحابەکان بە ناوچاوانیا بە دەموچاوێ زانیانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵخۆش هەر بە دەموچاوێ زانیانە بێتاقەتە هەر بە دەموچاوێ زانیانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەرمەکە ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەبیعەتی وا بووە شەرمی بکردایە لە شتێک ئەمان زانی شەرمەکە دەمچاوی دیار بوو پێوە کاتێ لە شتێک تووڕە بووایە یەکسەر ئەمانزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە تووڕە بوو لەو شتە بێتاقەت بوو و ئەگەر لە چ شتێکیش دڵخۆش بووایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان ئەفەرمن ئەیگەڕنەوە ئەفەرمن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إذا سر استنار وجهه كأن وجهه قطعة قمر وكنا نعرف ذلك أبي كري كعب لا حديثي دريج حديثك دريج من هي باسي توبة كردني أبي كري كعبك دريج حدثك إمام مسلم أي جرته لجمارة 2669 لوي باسيك أفرمي كاتي أخوي تعالى توبكي لمن قبول كرد آية دابزي شون بو خزمتي في غمر صلى الله عليه وسلم أفرمي دم شاوي أدروشايا وجاء أجر في غمر صلى الله عليه وسلم خوش حال بوايا دم شاوي أدود ماني شوارده هموم أنا منزاني في غمر صلى الله عليه وسلم دلخوش هموم أنا منزاني في غمر إخوة صلى الله عليه وسلم دلخوشة في غمر إخوة صلى الله عليه وسلم لقسكان يا خوش يسكانم وكو أنسي كري مالك أي جرته بمان إمام بخاري تخريج كاجمارة 1410 أفرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم لم يكن النبي صلى الله عليه وسلم سبابا في غمر صلى الله عليه وسلم قد جوين فروش نبوه جويني نداو نبي إسراء في غمر صلى الله عليه وسلم جوين بدا نبي إسراء يك حديث لسرينيا ولا فحاشة قصي بيس كخلق إيكا قصي بيس وشتي ناشرينا خلق بعام لمجلسة قصي ناشرين كان في غمر صلى الله عليه وسلم قد أقصى ناشرين نكردوا ولا لعانا نبي إسراء في غمر صلى الله عليه وسلم لعنت لكسيك دياري كراوك حرجيز اشتوا نبوة كان يقول لأحدنا عند المعتبة في غمر صلى الله عليه وسلم أقر قل أي شيء بكرداية لصحابية قل أي بكرداية ما بقول من صحابية غلطيك بكرداية صحابية كشتيكي هبوايا أقر قل أي بكرداية في غمر صلى الله عليه وسلم شيء أوت لكات قل أي أي فرمو ما له ترب جبينه فرمو فلانا كس شيتي تويلي خولاوي ببي تويلي خولاوي ببي الله كابرايك الله شوما مالك كچوكوري بچوكيان هبو مناليكي بچوك بيان سالان و 4 سالان كچوكوركا الله مالكم بزور بسلمان و ريكو بيكبون باسمان لو اهات كماري واهي من على كان طفل باوكي انا كان من قوم شو متماري واهبوا باوكي نازم تشي او طفلكي رك فرداتنا وتشاو باوكي من على بشكا وديار فير بوا بو الا برداو خلق شايكا فير يعني كردوها مجال يعني بيداو خلقي اواتاني منالي اوا پرورداكا هلا هر كاتك زواني نقردو اخري كزوانا قري اغاكا فير جوينيكا دەی بە باوە بێژەوە دەی بە دایە بڵێەوە ئاوا بۆ خۆی فێری جوێنێکە ئیترا مناڵە لەسەر جوێن زوانەگرێ ئەو کابراوتی چوومە ماڵێ کچوکوڕێکیان هەبوو وتی طبعا مناڵ یاریەکە وتی یاریانە کرد منیش ئاوا دیقەتیان مەدا دوور بە دوور وتی کاتێ مەسەن کچەکە لەو مناڵتر و لە کوڕەکە شتێکی ببردایە لێی بسەندایە ئەم تووڕە بووایە ئەمانە ئیتر
عیبی شاد بڵێ باوە یان دایە کاتە من دانیشتم لێ ئەڵێ تووڕە ئەبوو لە جاتی ئەوەی مەسەلەن جوێنی پێ بدا یا قسەی ناشرین پێ بکە ئەیوت هەی گوڵ وە کچەکە ئەوا فێریان کردو یعنی لە جاتی جوێن بڵێ گوڵ وتی کچەکەش بە کوڕەکەی ئەوت شێر هەی شێر. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەصحابەکانی لە جاتیەوەی قسەی غەڵەت نەعوذ بالله وەکو خەڵقێکا لە جاتی ئەم تشتانە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت وای ناوت قەت هەر ئەی فەرموو ما له تەریبە جەبینه ئەوە چیەتی کە ئەم کابرایە توێڵی خۆڵاوی ببێ زانایان ئەفەرمن یعنی عیبادەتی زۆرتر بکا بۆی سوجدە زۆرتر بۆخوا بووە یعنی عادەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا بووە یا لە حەدیثە بیستوتانە جاروا بۆ سەحابەیەکە گاڵتەی لەگەڵ سەحابەیەکا بکردای ئەی فەرموو لە باری دایکت بچوایی ئەو تازە کابراک زەلامێ زلێ چی لە باری دایکت بچوە بەس ئەمە بۆ خۆشی پێغەمبەر صلی الله علیه وسلم وایە ئەگەر لە سەحابەیەک تۆ زیاوا هین بوایە ئیتر بۆیە ئەنزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لیان تووڕێ یان شتێک ئاوا لەو شێوازانە. کۆتاییش بەم حەدیثە ئەهێنین تەماشاکەن طبعا زۆرە لەسەر ئەوە ئەم بڵێم ئەم کتێبە هەمووی باسی و مجلدێکی تریشی هەموو باسی ئەخلاق و شێوازی قسەکردن و تەعامل و هەڵسوکەوتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم. ئیمامی بوخاری لە حەدیثی ژمارە 2935 بۆمانە گەڕێتەوە فەرمێ لە عایشەوە خوای لە ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا دانیشت بوو برێ جوولەکە هاتنە ژوورەوە ئەڵێ جوولەکەکان وتیان السلام عليك يعني زوانيان بشيوازي ود على اساس پێغەمبەر وا تێبگا ئەوان سەلامیان کردووە بەس خۆشیان قەزدیان سەلام نەبوو قەزدیان مردن لەسەر تۆ يعني بمری ئەی محەممەد سام لە زمانی عەرەبیە يعني ژەهر يعني مردن يعني مردن لەسەر تۆ بێ بەس پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوان وا تێگەیشتن على اساس فێڵە پێغەمبەرەکەن دعای شەڕی لێەکەن پێغەمبەریش جوابیان باتەوە بێژە وعەلەیکم السلام ورحمة الله وبركاته ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوان نەیانوت السلام عليك يا محمد پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی وعەلەیکم ئەڵێ عایشە خۆی پێ نەگیرا فەرمووی وعەلەیکم السام وتربوا ولعنة الله مثلا تربوا على پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆ وا تووڕەبووی عائشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا گوێت لێ نەبوو ئەوان چیان وت فەرمووی بەڵێ ئەی تۆ گوێت لێ نەبوو من جوابی چۆنانم داوە ئەوان وتیان سام عەلەیک من وتم عەلەیکم ئیتر ئەگەر ئەوان خێریان وتوێ من وتم وعەلەیکم لەسەر خۆتان خێرەکە ئەگەر شەڕیشیان وتوێ حەل لەسەر خۆتان ئیتر پێویست بە هەڵچوون ناکات ئینسان لە ژیانە خوای تەعالا زمانێکی داوە پێی تا ئەوەی لە ناو دڵیایەتی بخاتە سەر زمانی بتوانێت قسەی شیرینی پێ بکات بتوانێت بەهەشتی پێ بەدەستبێنێ ئینسانی مسلمان ئەبێ هەوڵ بدا بەو زمانەی بەهەشت بکڕێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحە ئەفەرمێ بە چەند لەفظ و ڕیوایەتێک هاتووە ئەفەرمێ هەر کەسێ زەمانەتی بینی هەردوو لێوی و بینی هەردوو ڕانین بۆ بکە زەمانەتی بەهەشتی بۆکەم یعنی ئەگەر ئینسان بتوانێت زمانی بپارێزێ و عەورەتی بپارێزێ لە حرام و لە خراپە من زەمانەتی بەهەشتی بۆکەم داواکارم خوای تەعالا بخاتر ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوایە دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە تاعەت و عیبادەتی ئەممانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکەی یا ڕەبی لەو کەسانە بین کاتێک قسە ئەکەین قسەکانمان سوود بەخش بێ و ئەجر و پاداشتی لەسەر وەربگرین لەوانە نەبین کەوا کاتێک قسە ئەکەین زەرەر بگەێنین و ئەو قسەیە ببێتە ماڵ لەسەرمان لە ڕۆژی قیامەتە بەرەو جەهەنەممان بە یا ڕەبی خوایە پەنامان بدەی یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆی ئیسلاحی حاڵمان بکەی ئەوەی کە داوای دوعای خێری لێ کردوین هەر کێشەیەکی هەر مەوزوعێکی نەخۆشە خوایە شیفای بدەی قەرزارە خوایە یارمەتی بدەی بیتوانێ بیداتەوە گەنجە خوایە حەز لە ژیانی هاوسەریەکە خوایە بۆی ئاسان بکەی ژن و پیاون مناڵیان نابێ خوایە مناڵی ساڵحیان پێکەرم بکەی یا رب العالمین یا ربی خوایە یا ئیلاهی یا رب
خوا ئەم کوردستانە لە بەڵا مصیبەت و خراپە و خراپەکاری بە دوور بگری. آمين آمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.